ئەتوانم بڵێم 99 لەدەیە نوێی خەڵک لێی بێئاگایە. لەبەرچی بێئاگایە؟ لەبەر ئەوەی مێدیایەکان هەموو هێز و قووەتی خۆیان ئەخەنە گەڕ بۆ ئەوەی خەڵکی لەو خەوی غافڵەتیە بەخەبەر نێنەوە. چونکە ئەوەی کە ئەم بۆتە هۆکاری داڕمانی ئابووری جیهان یاخود ئەبێتە هۆکاری داڕمانی جیهانی ئابووری جیهان، هەر ئەوانە کە میدیایەکانیان بەدەستە بۆی کە خەڵکی بێئاگا بن لەو مەسەلێدا، خەڵکی مەشغوڵەکەن بە شتێکە کە ئاڕاستەکەی بزەبت پێچەوانەکەیەتی. بۆیە خەڵکی هەمووی علمیان و هەموو قسەکردنەکانیان و سەرچاوەی قسەکردەکانیان لە میدیاکانەوە هەڵئەڵقوڵێت. میدیاکانیش بەدەستی ئەو کەسانە نەک کە ئابووری جیهانیان بەدەستە، هەڵسوڕێنەری ئابووری جیهانن و هۆکاری داڕمانی ئابووری جیهانیشن.